تەکانی ڕۆژەکەی باتەوەری سەرەکی بەرنامە لە 24 ساعتی ڕابردوو تا ساعتێک بابەتە گرنگەکان هەڵدەبژێری دەیکەین بە بابەتی گفتوگۆکردن و بە دوواداچوونی دیوی دووەمی بابەتەکان دەخەینە ڕوو. لەسەر تەوەری ئەمڕۆشمان دەوەستین کە پرسی سەردانی ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیایە بۆ سعودیە و ئیمارات کە گەشتەکەی و سەردانەکەی لەمڕۆیە دەست پێ دەکات و ڕاستەوخۆ دواتر دەگەڕێتەوە بۆ رووسیا. دیارە پەیوەندی و سیاست و استراتیژی کارکردنی ئەم دوو وڵاتە شتێکی نوێ نییە. رووسیا و ئێران بە جۆرێک لە دوو وڵاتی گەر هاوپەیمانیش نەبن بە دوو وڵاتی نزیک لە یەکتردا دەنگرن لە کاری سیاسیدا و لە بەرامبەر ئەمەش کە پەیوەندی نێوان رووسیا و ئێران هەیە، سعودیە یەکێکە لە بابەتە گرنگەکان. بەڵام سعودیە ڕەنگە پرسە سەیرەکە بێت کە لە ئێستادا و لەم ئانووسادەدا جۆرێک لە نزیکی لە نێوان ئەمریکا و سعودیەدا بەدی دەکرێت. پوتین لەم کاتەدا لە بەرامبەر سعودیە هەنگاوێکی نوێ دەنێت. ئەم سەردانە ئامانج لی چییە و هەنگاوی دواتری رووسیا لەگەڵ سعودیە و ئیماراتدا چی دەبێت؟ خێنەوە گشتگیریەکە لەسەر ئەم بابەتە ئێمە باسی لێوە دەکەین لەگەڵ بەڕێز ڕەمزی سعید کە وەکو شارێزە لە سیاسەتی نێودەوڵەتی گفتوگۆی بابەتی لەگەڵاکەین. بەلێ بچمە لای تەور و میوانەکە سەرنجدان دەخەمە لای گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆ. ئەنجومەنی وەزیرانی هەرێم دوایین پێشاتەکان سەبارەت بە بەشەبووجە و موچە و ڕەوشی کارەبای هەرێم تاوتێ دەکات. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوەی یاسایی خۆی ئەنجام دەدات، سێ بڕگە لە خۆ دەگرێت. لا بڕگەی یەکەمدا گفتوگۆ لەبارەی دوا پێشاتی بەشەبووجە و موچەی هەرێمی کوردستان لە میانەی دوا سەردانی وەفدی دانوستانگاری هەرێمی کوردستان بۆ بەغداد دەکرێت. لا بڕگەی دووەمی کۆبوونەوەکەدا راپۆرتی جێگری سەرۆک وەزیران پشتبەست بە بڕیاری ئەنجومەنی وەزیران تایبەت بە ڕاستپارتنی جێگری سەرۆک وەزیران بۆ سەرپەرشتی کۆبوونەوەی لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە پرسی زیادبوونی ژمارەی حاڵەتەکانی توندوتیژی دژی ئافرەتان و ڕاستپاردە و چارەسەرەکان دەخرێتە ڕوو. لا بڕگەی کۆتایی کۆبوونەوەکەشدا راپۆرتێک سەبارەت بە بارودۆخی کارەبا لە هەرێمی کوردستان دەخرێتە ڕوو. دابشکردنی نەوت لە شاری سلێمانی بەردەوامە. بەڕێوەبەری دابشکردنی نەوتیش دەڵێت دەنگۆی ناردنی نەوتی 50,000 دیناری لا بەغداوە کاریگەری لەسەر وەرگرتنی نەوت لەلایەن هاوڵاتیانەوە هەبووە. تەها جەمال بەڕێوەبەری دابشکردنی نەوت لە سلێمانی باکوور سات نیوزی ڕاگەیاند تا ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ ئەوەی ئەو نەوتە 50,000 دیناری بەغدا لە سەنتەری شارەکانی هەرێمی کوردستاندا بەش بکرێت. وتیشی دابشکردنی نەوت لە ئامەڵبەندەکانی 1 و 2 و 3 شاری سلێمانی بەردەوامە. بەڵام دوای کۆبوونەوەی یاخود دوای بڵاوبوونەوەی دەنگۆی هاتنی نەوتی 50,000 دیناری هاوڵاتیان وەک پێویست بەدەم وەرگرتنی نەوتەوە نایەن. ژمارەیەک لە لایەنگرانی ڕەوتی سەدر لە بەغدا هەڵیان کوتایە سەربارگەی ڕەوتی حکمە و پۆستەری کاندیدانی ئەو پارتیان شێواند. بەربایانی ئەمڕۆ سەدان کەس لە لایەنگرانی ڕەوتی سەدر بە سەرۆکایەتی موقتەدا سەدر لە گەڕەکی جەمیلە لە ناوچەی سەدری شاری بەغداد هەڵیان کوتایە سەربارگەی ڕەوتی حکمی نیشتیمانی بە سەرۆکایەتی عەمار حەکیم و زیانیان با پۆستەر و وێنەی کاندیدانی ئەو ڕەوتە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای بەغداد گەیاند. تووڕەی لایەنگرانی سەدر دوای لێدوانی ئەندامێکی مەکتەبی سیاسی ڕەوتی حکمە هات کە لە پۆستێکی تۆڕی کۆمەڵایەتی ئێکس ڕەخنەی لا بەشداری نەکردنی ڕەوتی سەدر لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گرت. هەرچەندە دواتر ئەو بەرپرسەی ڕەوتی حکمە ڕایگەیاند ئەوە کاونتەی بابەتەکەی تێدا بڵاو کردوێتەوە ساختەیە، بەڵام ئەوە تووڕەی لایەنگرانی سەدری هێواش نەکردەوە. ئەمڕۆ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا سەردانی سعودیە و ئیمارات دەکات
سبینیش لەگەڵ سەرۆکۆماری ئێران کۆ دەبێتەوە. یەکێک لە بابەتەکانی کۆبوونەوەکانیشی گفتوگۆکردنە لەبارەی جەنگی فەڵەستین و ئیسرائیل. دیمیتری پیسکۆف وتەبێژی کۆشکی سەرۆکایەتی رووسیا کرملن ڕایگەاند ئەمڕۆ ڤلادیمیر پوتین سەردانی سعودی و ئیمارات دەکات و گفتوگۆ لەبارەی دوایین پێشاتەکانی ڕۆژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەنگی فەڵەستین و ئیسرائیل دەکات. دیمیتری پیسکۆف ڕایشی گەاند پوتین و سەرکردەکانی سعودی و ئیمارات گفتوگۆ لەبارەی بەهێزکردنی پەیوەندیەکانیان دەکەن. وتیشی بڕیار وایە ڕۆژی پێنجشەممە پوتین بگەڕێتەوە و لە مۆسکۆ پێشوازی لە ئیبراهیم ڕەیسی سەرۆککۆماری ئێران بکات. سەردانەکەی ڕەیسیش بۆ مۆسکۆ لە 1 ڕۆژ زیاتر ناخایەنێت. سوپای ئۆکراین تێشکاندنی 41 فڕۆکەی بێفڕۆکەوانی رووسیا ڕاگەیاند لە کۆی 48 فڕۆکە کە ڕەوانی وڵاتەکەی کرابوون. هێزی ئاسمانی ئۆکراین ڕاگەیاند لە کۆی 48 فڕۆکی بێفڕۆکەوان کە لەلایەن مۆسکۆوە لە کاتی شەودا ئاراستە کرابوون 41 فڕۆکە لەلایەن سیستمی بەرگری ئاسمانی ئۆکرانیاوە تێکشکێنراوە. هێزی ئاسمانی ئۆکراین ئاماژەی بۆ کرد سەرجەم فڕۆکە بێفڕۆکەوانەکان دروستکراوی ئێران بوون لە جۆری شاهید. ئەوانیشی خراونەتە خوارەوە هیچ زیانێکی گیانی و مادی لێ نەکەوتێتەوە. ئاڵۆزی ئەو بارودۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بووە و وەکو باسیشی لێوە دەکرێت و بە شێوەیەکی گشتگیر کە هەیە وڵاتانی ڕۆژئاوا لە ناهەموارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ ئاگانین و بێتاوان و بێلایەنی ژنین. دیارە بە حکمی ئەو شەڕا دوور و درێژەی کە لە نێوان حەماس و ئیسرائیلدا هەیە بە بەردەوامی ئەو پرس و بابەتەیە کە پرس و بابەتی ڕۆژە کە کەرم دەکرێتەوە بە شێوەیەکی کاتی و مسەکن ئەم شەڕ و ناکۆکی نێوان ئەم دوولایەنە ڕادەگیرێ و دواتر بەهێز و توانایەکی دیکەوە بە هێرشێکی دیکە و قوربانی و کۆمەڵە کارەساتی دیکە و قوربانی دیکەوە ئەم شەڕە سەر هەڵدەداتەوە. ئەوەی دەمەوێت بڵێم کە کاریگەری ئەم شەڕە لەگەڵ ئەوەی کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی کەندا وڵاتانی عەرەبی کۆمەڵی وڵاتانی دیکەش لە یادمان نەچێت بە کۆمەڵێک بارودۆخی ناهەمواردا دێپەڕ دەبن هێشتا وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەیەکیان لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە پێگەیەکیان لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەرماوە. دیارە پەیوەندی نێوان ئێران و رووسیا پەیوەندیەکی تا ئێستا هەماهەنگیەکی باشی سیاسی و ئابووری لە نێوانیاندا هەیە. جۆرێک لە ئەکرێ بڵین هاوپەیمانێتیش تەنانەت لە کۆمەڵێک پرسی گرنگی جیهانی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە هەمان شێوە بەدی دەکرێت. ئەمڕۆ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا سەردانی سعودی و ئیمارات دەکات. دواتر سەرۆکی ئێران سەردانی رووسیا دەکات. سەبارەت بە سەردانەکەی ڤلادیمیر پوتین بۆ سوودی و بۆ ئیمارات بە دوو وڵاتی نزیک لە ئێراندا دەنرێن و لەم کات و سادەدا کە هەژمونە سیاسی و ئابوووریەکەی ئەمریکا بە شێوەیەکی ڕوون و سیاسەتێکی ڕوون لەگەڵ سعودی و ئیماراتا بەدی دەکرێت و ئەم سەردانە چی لێ چاوەڕێ دەکرێت و ئەنجامی چی دەبێت. لەگەڵ بەڕێز ڕەمزی سعید شارزە لە سیاسەتی نێودەوڵەتی لەسەر بابەتە گفتوگۆکەین تشکە خینە سەر دوایین گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. کاک ڕەمزی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. جارەکەین کە ئێمە گفتوگۆمان کردووە لەسەر ڕۆژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام ئەم جارە کە باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین لایەنێکی دیکە هەیە کە ئەویش رووسیایە. رووسیا لەگەڵەوەی خۆی لە نێو شەڕێکدایە کە هێشتا شەڕەکەی کۆتایی نەهاتووە و ئێستا شەڕێکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە زۆر ئێستا چڕبۆتەوە ئەویش شەڕی حەماس و ئیسرائیلە. ئەگەر خوێنەوە گشتگیریەکە بکەین بۆ سەردانەکەی ڤلادیمیر پوتین کە خۆشی باسی دەنگۆکان و بابەتەکان ئەوەیە کە لەسەر ئەم بابەتە سەردانی سعودی و ئیمارات دەکات. خوێنەوە گشتگیریەکە لەسەر ئاستە نێودەوڵەتیەکە بۆ ئەم سەردانی پوتین چییە؟
بەڵێ ئەم کاتتان باشم کاتەیەوە بینەرانی کورسات باش بە هیوان باش سەلامت بن. بەڵێ وەک دەزانین پەیوەندیەکانی رووسیا لەگەڵ وڵاتانی عەرەبی مێژوویەکی قۆڵ و درود دێرێژی هەیە لە مێژوودا کە بۆ سەردەمی یەکێتی سۆڤێتی ئەو کاتە دەگەڕێتەوە و کاتی کە گەباسی سعودیە بکەین لە 2007 ببورە لە 1926 بۆ 27 کە بنیاندرا و یەکەم وڵات بوو کە یەکێتی سۆڤێتی ئەو کاتە دانی بە سعودیە دانا و لەو کاتەوە کۆمەڵێک پەیوەندی و کۆمەڵێک استراتیژی لەسەر ئاستی ئابووری هەم سەربازی هەم سیاسی هەبووە لە بینی ئەو دوو وڵاتەدا و هەتا کەوتنی بلۆکی رووسی لە ساڵی 1990ەکانەوە بەرەو سیستی ڕۆی دوایی لەگەڵ هاتنە سەرکاری پۆتین بۆ سەر دەسەڵات لە 2007ەوە ئیتر سەردانێکی فەرمی کرد بۆ سعودیا و کۆمەڵێک گرێبەستی واژۆ کردووە سەردانەکەی پۆتین بۆ ناوچەکە بۆ وڵاتانی عەرەبی بۆ یەکل لە سعودیا ئیمارات کۆمەڵێ ڕەهەندی لێ دەخوێندرێتەوە ینی بۆ گەڕانەوەی هەژمنی رووسیە بۆ ناوچەکە و هەم بۆ ئەو غیابەی کە لە ساڵانێکی زۆر لە دوای جەنگەکەواتە باسی لە هەژمون کرد هەژمونی رووسیا ئەوەی زۆر باسی لەوە دەکرێتەوە هەژمونی رووسیا کەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چینیش ناوبەناو دەبینێت کە هەوڵ دەدات ئەو هەژمونە بسەپێنێت. هەژمونی رووسیا چۆن دەبیندێ فعلەن لاواز بۆ لە بەرامبەر ئەو هەژمونی سیاسی کە ئەمریکا هەیەی؟ بێگومان ڕاستە وەک باسمان کرد لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووەمەوە ئەو هەژمونانی کە رووسیا هەیبوو لە مەنتیقەکە لە بیستەکان و لە سەرەتای نەوەتەکانیشەوە لە مەنتیقەکەدا نەیما بەگشتی ئێستا پۆتین دەی هەوێ ینی بە شێوەیەک لە شێوەکەکان لە مەنتیقەکەدا دیسان جارێکی تر مارکێتیم بکە بۆ پەیوەندیەکانی بۆی کە لە هەدەفی یەکم و سەردانی یەکەمی ئەوەیە کە لە ڕووی وەبرهێنان و تیجارەتدا پەیوەندیەکانی خۆی جارێشکە دابڕێژێتەوە و سوود بە وڵاتەکەی خۆی بکوێنێت لە ڕووی اقتصادیەوە هەدەفی دووەمیش لە ڕووی ئەمنیەوە کە لە مەنتیقەکە ئێسا شڵەژانێکی سەربازی گەورە و زموزۆڵێکی بەرەو تەقینەوەیکی گەورە دەڕەوە رووسیا دەیەوێت جارێشکە لە غیابی یان نەک فەشەلی ئەمریکا بڵێ لە پاشەکە و ڕزوعی ئەمریکا دەیەوێت جارێشکە لە مەنتیقەکەدا خۆی بسەپێنێتەوە بۆی کە بتوانێت هەزمون و خۆی بچەسپێنێت لە ڕووی اقتصادی و لە ڕووی سەربازیەوە بۆی جارێکی تر ئەو پاشەخشەی کە لە ساڵانی ڕابردوو کردوێتی ئەتوانێت بە سەردانێکی لەم جۆرە لە کاتێکا کە ئەمریکا بناغەیەکی تونتر و بناغەیەکی پێشتری لە پێش رووسیا داناوە لەگەڵم دوو وڵات ینی دەتوانێت بە سەردانێک و دوان و بەم فاوزات و گفتوگۆیەک بتوانێت ئەم کاریگەریە دروست بکە لە ڕۆ ئابوووریەکەەوە لە ڕۆ سیاسی و لە ڕۆ ئەمنیەکە بە تایبەتی ئێستا کە ڕۆژی ناوچەکە مەم جۆرەیە. بەڵێ وەک دەزانین ئێستا ڕوجێک لە سیاسەتەکانی ئەمریکادا و لە هەژمونی ئەمریکا لە مەنتیقەکە ڕووی داوە تا ئێستاش لە دوای 2007ەوە کە پۆتین یەکەم جار سەردانی لەسەر ئاستی سەر و کۆما سەردانی سعودی کردووە جۆرێک لە جۆرەکان لە مەنتیقەکەدا هەیمەنەیەکی هەیە ئێساگە سەیریکەی لە وەسەد و باشووری عێراق بە وەبەرهێنانی ساڵانە 11 ملیار دلاری هەیە و لە مصر بە هەمان شێوە 25 ملیاری هەیە و لە زمیر و منتیقەی تورکیا لە بواری کارەبا و زەدا 26 ملیاری هەیە ینی ئەمەش جۆرێکە لەوەی کە هەژمونی رووسیا کەم نییە لە منتیقەکە وەک پێشتر کە لە ساڵانی ڕابردوو کە هەژمونی رووسیا لەسەر ئەساسی هاوردەکردنی ئایدۆلۆژیا بوو ئایدۆلۆژیای شوعیەت و ئەو چەمکانی کە لە پێشدابایی هەبوو ئێستا استراتیژی خۆی گۆڕیەوە لەگە وڵاتانی عەرەبی دەیەوێت لە ڕووی اقتصادی و لە ڕووی سەربازیەوە زیاتر خۆی بسەپێنێت و ئەو ئیمکانەتی کە هەیەی و ئاڵۆگۆڕی پێ بکە بۆی کە چکە ئێستا پێویستی پێێتی و ئەو فشارانشی کە لە دوای جەنگی ئۆکرانیا و رووسیا تووشی بوو و پێویستی بەوەیە کە جارێکی تر ڕێخستنەوەی بکەن لە بواری سەربازی ئەمنی اقتصادیدا چونکە وەک دەزانین لە مانگی چواری تقریبان 3 2020دا سعودیە و رووسیا هەندێک گرژی کەوتە نێوانێن لە بەتایبەتی کاتی سەرهەڵدانی کۆڕۆنا کە و کاتەوە بەرهێنانی نەوت لە جیهاندا زۆر ببووە نەوت ڕێژەی بڵێ نرخەکەی دابەزی بوو لە ئاسی جیهانیدا ئەو کاتە ئۆپیک داوای لە هەم لە رووسیا کرد هەمیش لە سعودیا کرد سعودیا 9 ملیار
بڵێ 9 ملیۆن نەوەتی خۆی کەم کاتەوە، سعودیاش 1.5 ملیۆن نەوتی خۆی کەم کاتەوە بڵێ بەرمیلێک لە ڕۆژانە، بەڵام لە دوایدا نەگەیشتن کەمێک گرژیان دروست بوو لەسەر نەوتەکە و هەناردەکردنەکەی بە پێچەوانەوە سعودیا هەناردەی نەوتەکەی زیاتریش کرد. ئەو کاتەکە سعری نەوت نرخی نەوت دابەزیە خوار سفریش لە حاڵەتێک لە حاڵەتەکاندا. ئەمە بۆ رووسیا ئەو کاتە زۆرێک لە اقتصادەکەی بەرەو لاری دەڕێت. باشە کەواتە ئەم مێژووە پێشینە ناکۆکیە لە نێوان رووسیا و سعودی هەیە، هەرچەنە سیاست و بەرژەوەندی سیاسی ڕەنگە ئەم ناکۆکیانە زۆرتیایە بە هەند وەرنەگیرێت لە پێناو بەرژەوەندیەکاندا، بەڵام بەرژەوەندیەکانی سعودی لە ئێستا چی دەخوازێ؟ ئەوەیە کە جۆرێک لە مساوەما، جۆرێک لە نرمی نواندن و جۆرێک لە هاتنە پێشەوەی لەگەڵ رووسیا دەست پێ بکات و لە بەرامبەریشیدا ئەمریکا هەیە. سعودی چۆن نتوانێت مامەڵە لەگەڵ ئەم دوو ڕکابەرێ سەرسەختەیەکتر بکات کە رووسیا و ئەمریکان و بەرژەوەندیەکانی سعودی زیاتر لەگەڵ کێدا یەک دەگرێتەوە. بەڵێ وەک دەزانین سەرەتا دەبێت خوێندنەوە بۆ بکەین کە لێ عالەمی ئێسادا عالەمێکی زۆر جیاوازە و خەڵکی ئێسا لەگەڵ خەڵکی پێشنەوەتەکان و سەرەتای نەوتەکان لەگەڵ 2023 زۆر جیاوازە و بەرژەوەندی وڵاتانیش ئەم کاریگەری کردوتە سەری کە بەرژەوەندەکانیان جیاواز بێ لەگەڵ پێشتردا. وەک دەزانین ئێستا وڵاتانی عەرەبی و کەندا و بە تایبەتی شەرق الأوسط بەگشتی ئێستا سیاسەتی خۆیان گۆڕیەوە بە شێوەیەک لە شێوەکان سیاست و استراتیژی خۆیان لەکوێ زیاتر ببینەوە لەو ڕوولەولایانە دەکەن. ئێستا پاشەکشەیەک وەگوتمان لە سیاسەتەکانی ئەمریکا ڕوویداوە لە منتیقەکە ئەمان ئەو هەلە دەقۆزنەوە کە زلهێزی تر و خەڵکی تر ئامادەیە ئەمانیش دەتوانن وەبرهێنانی لەگەڵا بکەن و بۆی کە هەژمنی وڵاتەکانی خۆیان قایم بکەن زۆرێک لە زۆرەکان. رووسیاش بە هەمان نەفەز ئەویش لە منتیقەکەدا وەکو خۆی حاضر کردو ئامادەیە ئەڵێ ئێمە شەین و ئێمەش زەمسەرین کە خۆی ڕاستە وەکو زەمسەرێکی تەواو ئەو شکستی کە بەبەری کەوت و لە دوای هەڵوەشانەوەیەکی سۆڤێت هێستا زەمسەرێکی تەواوی دروست نەکردو وەکو ستاندارەکانی نێودەوڵەتی کە ئەمریکا هەموو زەمسەرەک هەموو ستاندارێکی زەمسەری تێدایە لە ڕووی اقتصادی و ئابووری و عەسکەریەوە. ڕاستە رووسیا ئێستا نەگەیشتێتەوە ئاستی کە بتوانێت بەس لە شەرق الأوسط بەهۆی جیۆپۆلیتیکی سیاسیەوە لە منتیقەکە زۆرێک لە جۆرەکان و ئامادەبوونی هەیە لە هەموو ڕووداوەکان و هەموو ڕووداوەکانی شەرق الأوسط بە پێچەوانەوە کاریگەری هەیە لەسەر سیاسەتەکانی رووسیا لە منتیقەکە. شڵەژانێک ڕووبدە و پێیەکی لە ئاسیا پێیەکی لە ئەوروپایە، هەز ڕوودانێک ڕووبدا وەکو ئەمریکا نییە کە جیۆسیاسیەکەی دوورە لە منتیقەکەەوە ئەمە هەڵکەوتێکی باشە بۆ ئەمریکا، بەڵام بۆ رووسیا بە ناساری دەبێتە دەخول بکە هەم مەگەل لە ڕووی عەسکەری و ئەمنی و هەواڵگیریشەوە بێ هەتا ئیلاهیکە بۆ اقتصادی و ئابووریشەوە. باشە بۆچی لە کۆی ئەو وڵاتانی کەندا و کە هەن دەزانین ئەو خواست و بەرژەوەندیی سعودیە کە دەیەوێت دروستی بکات و لە بەرامبەر ئێراندا خواستی سعودیە چییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کەنداوە، بەڵام بۆچی بە دیاریکراوی سعودیە و بەرامبەر سەردانەکەی ڤلادیمیر پوتین بۆ سعودیە و ئیمارات دەبێت، بۆچی وڵاتێکی دیکەی هەڵنەبژاردووە؟ ئیمارات چ پێگەیەکی هەیە، چ بەرژەوەندیەکی لەگەڵ رووسیادا یەک دەگرێتەوە؟ بەڵێ وەک دەزانین لەم کاتێدا ئەو شڵەژانە سەربازی کە لە منتیقەکەدا ڕوویداوە دوو وڵاتی عەرەبی کە دوو وڵاتن لە ڕووی بازرگانی و لە ڕووی بڵێ هێزەوە یەکێکن لە زلهێزە وڵاتە عەرەبیەکان لە منتیقەدا، ینی وەکو براگەورەیەکی وڵاتە عەرەبیەکان کە شان بەشان یەکەوە قەتەڕیش بەدەر نییە لەوە ئەمانە دەتوانن کاریگەریان هەبێ لەسەر هەم کەمکردنەوەی گرژیەکان لە ئەو شەڕ و کێشانی کە ڕوودەدا لە منتیقەکە هەمیش لە ڕووی اقتصادیەوە ئەومان بیر نەچێت کە ئەو دوو وڵاتە لە ڕووی اقتصادیەوە ئێستا یەکێکن لە وڵاتانی کە شانبەشانی وڵاتە زلهێزەکانی ئەوروپیەکانی دنیا دەدا، بۆیە رووسیا ئێستا گەرێکێتی لەم کاتێدا کە پەیوەندیەکانی خۆی نزیک بکاتەوە و پەیوەندیەکانی چاپ بکاتەوە و غیابەی کە لە ڕابردوو هەیەی بە شێوەیەک لە شێوەکان ئامادەبوونی خۆی بکاتەوە، چونکە وەک دەزانین لە ناوخۆی رووسیاش بە شێوەیەک لە شێوەکانی اقتصادەکەی بەهۆی ئەو جەنگەی کە لەگەڵ ئۆکرانیا هەیەی زۆرێک لە جۆرەکان زەرەر و زیانی گەورەی پێکەوتووە، دەیهەوێت لە ئێستادا ئاڵۆگۆڕێکی بازرگانی پتە و هەبێت لە بینەوە دوو وڵاتانە. باشە لە دوای ئەم سەردانە و جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی کەندا و دەشێت چاوەڕێکی گۆڕانکاریەکی نوێی سیاسی و ئابووری و ئەمنی بن کە خۆت زیاتر تیشکە خستە سەرەوە بێ سێ بابەتە کە سێ بە فوئاد و ناوەڕۆکی
هەموو کۆبوونەوەیەکی نێوان سەرکردەکانە لە جیهاندا جانی چاوەڕێ دەکرێت دوای کۆبوونەوەکە چی ڕوو بدات هەم بۆ بەرژەوەندی ئەو سێلانی کە ئەو سێ وڵاتی کە کۆ دەبنەوە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستیشدا. بەڵێ وەک دەزانین لە سیاستدا بە سەردانێک و دوان و سیان و بە مێژوێژی قوڵ و درێژ ینی ناتوانانی کە تۆ ڕێڕەوێشی جیهانی بگۆڕی و لە شەقلەوسەد بتوانێ بە سەردانیان بەدوان بتوانێت ئەو گۆڕانکارێ دروست بێ بەڵکو و کەس مێژوویەک و استراتیژێکی قۆڵی دوور و درێژ هەیە لە شەقلەوسەد بۆ لە بینی وڵاتانی کەنداوی عەرەبی و لەگەڵ رووسیا ئەمە دەکرێت سەرەتایەک بێ بۆ هاتنەکایی دیسان وەرچەسبیەکان بۆ مەنتیقەکە و بۆی کە بتوانن جارێکی تر وەک باسمان کرد هەژمونی خۆیان لە مەنتیقەکە بسەپێن و ئێستا وەک لە ڕووی ئەو گۆڕانکاری کە لە گۆڕانکاری لە دنیادا ڕوودەدات رووسیا پێویستە جارێکی تر کە پەیوەندیەکانی خۆی دابڕێژێتەوە و گۆڕانکارێکی لە شەرقەلەوسەتیش بەڕێوەن گۆڕانکاری زۆر زۆر خێران و هەم لە ڕووی استراتیژەوە هەم لە ڕووی عسکەریەوە هەم لە ڕووی ئابوووریەوە چونکە جارێکشکە شەرقەوسەت پێویستی بۆیە کە سیاسەتێکی نوێی بۆ دابڕێژێتەوە لە دوای جەنگی بڵێ حەماس و ئیسرائیل کە چاوەڕێ دەکرێت گۆڕانکاری گەورە ڕووبدات لە مەنتیقەکە لە سیاسەتەکاندا لەوەدا و لە عەرز و جوغرافیادا کە ئێستا جەنگێکە ئەو سەری دیار نییە بەڵام ئەم وڵاتانە هەریەکە و بە شێوەیەک لە شێودێوێ پەیوەندیەکانی خۆیان دابڕێژنەوە ئەوە وەرهێنانەی کە لە وڵاتانەدا هەیەە و هیچ نەبێ بیپارێزنیان بگرە زیادیشی کرد چونکە گۆڕانکاریەکان ئەوەندە سرعەت بوون ینی هیچ پێشبینیەوە ناکرێ بە زۆرێک لە زۆرەکان بڵێن بەیانی چی ڕوودەدا لە مەنتیقەکە. باشم کاگڕەمزی دیارە بە دەرلەوەی کە رووسیا ڤلادیمیر پوتین سەردانی ئەم دوو وڵاتە دەکات دوا بە دوای سەردانەکەیشی سەرۆکی ئێران سەردانی رووسیا دەکات و لەگەڵ پوتندا کۆ دەبێتەوە ئەشێت ئەم سەردانی ئەم لەم دیوەوە چی بێت چ ڕەهەندێکی هەبێت بۆ ئەو وڵاتە. بەڵێ وەک دەزانین سەردانی پۆتین بۆ ئەم ناوچەیە ینی بە دەرنیە لەوەی کە ئێران وەکو ڕاوێژێک وەکو ڕاوێژکارێکی رووسیا لە مەنتیقەکە بڵێ هاوکاری رووسیا بک بۆ مەنتیقەیە بۆی کە سەر لە نوێ ئەو پێی باشترە کە ئامادەبوونی رووسیا لە مەنتیقەکە هەبێ باشترەوە سین هەبێ لە مەنتیقەکە باشترە لەوەی کە ڕۆژانە بڵێ هەیمەنەی ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا لە مەنتیقەکە زیاد بێت چونکە ئەوان دایمە سەرێشیان بۆ ئێران دروست کردووە کە ئێران ئێستا لە 4-5 وڵات بڵێ هەیمەنە و هەژمونی خۆی هەیە و ئامادەبوونی رووسیا لەم کاتەدا لە شەرقەلەوسەد بۆ ئێران پاڵەپشتیەکەوە دەتوانێت سیاسەتەکانی باشتر ئەنجام بدا لە مەنتیقەکە وەک ئێستا دەزانین چەند ڕۆژێک ئێستا حالیان لە هەمان کاتدا کە وەزیری دەرەوەی ئێران لە رووسایەوە دوای ئەم سەردانە پێدەچێ بڵێ سەرۆک کۆماری ئێرانی سەردانی رووسیا بک بە هەمان مەبەست ئەمە فرا ڕەهەندە هەندێکیان استراتیژین بۆ دوور و درێژ بۆی کە بتوانن دەستی ئەمریکا لە مەنتیقەکە کورت بکەنەوە بە شێوک لە شێوەکان یانیش بە هەمان شێوەکە لە دوای ئەو گۆڕانکاریانی کە ئێستا سەروبەندی ئەوەیە کە شەڕی حەماس و ئیسرائیل بە زۆرێک لە زۆرەکان بەرەو کاڵبوونەوە و یا زۆرێک بە حەلێکی نێودەوڵەتی کە ئێستا هەموو دنیا باسیەوە دەکات کە دەوڵەتێکیش لە پاڵ دەوڵەتی ئیسرائیل دروستکرێ بۆ فەڵەستین دەیان هەوێ ئەم دەوڵەتە چۆنە پێکاتەکەی چۆنەوە چێ سەرۆکایەتی ئەو دەوڵەتە دەکات هەر فتح کە دەسەڵاتی لە نیوەی فەڵەستین هەیە و لە نیوەشی نییە ئەمیش جارێکی تربێتەوە بۆ دوای بژاری سێمدا دەگەڕێن بۆی کەسێک بەڵێ بێگومان رووسیا یەکەم وڵاتێکە لەم ناکۆکەی لە نێوان بڵێ حەماس و ئیسرائیل ڕوویداوە یەکێک لە وڵاتانەی کە زۆر قازانجی کردووە لەم کاتەدا ینی وەکو هەلێک هاتوۆتە پێشەوە دەوێت ئەو بریدەی کە لە شەرقەلەوسەت هەیە زیاتر خوێ پێدا بکە و برینەکە زیاتر تون بک بۆی کە سەرنجی 50 وڵاتی ناتۆ کە ئێستا بە هەر هەمویان بڵێ گەماڕۆی رووسیایاندا بوو بە هاوکاری نێودەوڵەتی و چەک و بە هەموو شێوەیەک ئێستا ئەم هاوکاریانە زۆر کەم بۆتەوە ڕێژی لە 150 بڵێ بگرە بە پێ و ناوەندە شیکاریانی جیهان کەم بۆتەوە ئەمە خۆی لە خۆیدا بۆ رووسیا هەلێکە بە دوایدا گەڕاوە وەکو شتێن هەنجوینی لە کوونەدار وە کوردەواری خۆمانەڵێ دۆزیوەتەوە. باش دیارە دیمیتری پیسکۆف وتەبێژی کۆشکی سەرۆکایەتی رووسیا کرملن باسی لەوە کردووە کە سەردان و
کۆبوونەوە و گفتوگۆکانی دەگەڕێمەوە ناو پرسی سەردانەکەی پوتن بۆ سعودی و ئیمارات باسی لەوە کردووە پیسکۆفکە کڕۆکی گفتوگۆکانیان شڕی ئیسرائیل و حەماس دەبێت یعنی دەشێت چ بەرژەوەندیکی هاوبەش لە نێوان سعودیە و رووسیا و ئیمارات و رووسیا هەبێت بۆی کە باسی لێوە بکەن لەسەر پرسی فەڵەستین و لەخود ئیسرائیل و حەماس یان بابەتی دیکارێت کە گفتوگۆی لەسەر بکرێ بێجگە لەم بابەتە بەڵێ وەک دەزانین ئەو ڕجوعی کە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بڵین زۆرێک لە زۆرەکان بەرەو فەشەلبوونی ژەڕوا لە سیاسەتەکانی ئەمریکا لە مەنتیقەکەەوە زۆرێک لە ناڕازایی وڵاتانی عەرەبی و هەتا ئەفریقی و هەتا وڵاتەکانی دەوروبەریش زۆرێک لە زۆرەکان بێزار بوون لە سیاسەتی ئەمریکا لەم کاتەدا هەندێک وڵاتان کە بەژەوەندەکانیشان هەبوو لەگەڵ ئەمریکا وەکو سعودیە و ئیمارات وانە کە زۆرێک لە زۆرەکان وەک باز دەکرا کە ئەو وڵاتانە لە بەرامبەر ئێران و هەندێک دەوڵەتانی کە ئەمریکا دەیپاراستن بەس ئێستا ئەمان جۆرێک لە جۆرەکان کە دەزانن لە پرسە هەنووکەیەکان و ئامادەبوونی ئەمریکا لە بیدایەتی کەیسا 59 ڕۆژ تقریبا زیاتری شوا پێدەنێتە 2 مانگ زیاتر لە شەڕی حەماس و فەڵەستیندا ئەمریکا بە قوتێکی زۆر و دوو کەشتی گەورەی جەنەرال فۆردی کە بە هیچیان سەکۆی موشەکیشیان بە بڵێ بە خابەڕاتی هێناوەتە مەنتیقەکە و بە دوایدا چەندین کەشتی تر کە ئەمە بە قورسایەکی زۆرەوە نەیشاردەوە کە لە یەکەم ڕۆژەوەمان پشتیوانی ئیسرائیلن و ئەم تۆزێ هەڵوێستێک دروست بۆ لە نێوان وڵاتە عەرەبەکان و بە خۆداچوونەوەی سیاسەتەکانیان کە بتوانن ئەمان تەنیا پشت بە ئەمریکا نەبەسن چونکە ئەمریکا بەرژەوەندیەکی استراتیژی هەیە لەگەڵ بڵێ وەکو لۆبی جوولەکە لە ناوخۆی ئەمریکادا کە ئەمریکا بە زۆرێک لە زۆرەکان دەزوڵێنێ و تا وەزیری دەرەوەی بلیکن وەزیری دەرەوەی ئەمریکا بە خۆی جوولەکەی یانی ئەمانە تەسیر و گاری گەورەی هەیە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆیە وڵاتانی عەرەبی ئێستا لەم هاوکێشەیە تێگەیشتون بۆیە دەیانەوێت زیاتر خەڵکی تریش بێ و فەرەنجەمسری لە بەرژەوەندی ئەوانە بۆیە کە بتوانن هەم بازاڕی ئازاد دەست بەرن بۆ هەموو شتەکان و هەم ئەو ڕێگای ئاوریشمی کە لە رووسیاوە دەگاتە مەنتیقەکە وڵاتانی عەرەبی ئەمانی سوودی لێ ببینین خۆوە خۆیان وابەستەی وڵاتێکی وەکو ئەمریکا نەکەن وەکو ئەڵمانیان بەسەر نییە کە ئێستا لە ئێستادا غاز بە وڵاتەکەی ناوخۆی وڵاتە زۆ بەرز بێتەوە ئەمە لە کاتێکدامان هاوپەیمانی ناو ناتۆن ئەمە وابەستی کردو بەم هاوپەیمانێتەوە ئێستا لە هەمان کادا تورکیا کە وڵاتێکە لە ناو ناتۆیە بەڵام یاری دەکات لە سەپەتەکە و قازانجیشی کردو زۆرێک لە زۆرەکان بۆیە سعودی ئەوانش ئێستا زۆرێک لە گۆڕانکاری ڕووی باشە ئەگەر لە دیوە ئابوووریەکەەوە باسی لێوە بکەین ئێستا رووسیا خۆی لە نێو شەڕێکدایە بەرهەمهێنان و بەرهەمهێ یاخود کەمکردنەوە و زیادکردنی بەرهەمهێنانی نەوت چ کاریگەریەکی لەسەر رووسیا دەبێت یاخود پێ دەچێت کە رووسیا بێوێت لە ڕێگەی سعودیەوە و ئیماراتەوە بە هەمان شێوە بەرهەمهێنانی کاریگەریان لەسەر وڵاتانی ئەندام لە ئۆپیک و دەرەوەی ئۆپیک هەبێ بۆ زیادکردنیان کەمبوونەوەی بەرهەمهێنانی نەوت بێگومان ئێستا بۆ باسمان کرد لە 2020 ینی زۆرێک لە زۆرەکان کە کۆبوونەوەی نیوان سعودیا و رووسیا بڵێ سەری نەگەر بەشییان لەسەر ئەو ململانەیە بوو کە نرخی نەوت زۆر دابزیەوە بەرێنانی نەوت کەم بکەنەوە و ئێستاش بە هەمان شێوەیە دەیەوێ ئەو قەرەبۆی کە لە زیانەکانی کە ناگات بە ئەوروپا وڵاتەکانی تر دەیهەوێت زۆرێک لە زۆرەکان سعودیە کە یەکێکە لەو وڵاتانەی کە بۆ نەوتی ڕێژەی لە ڕۆژێکدا لەوانەیە 10 میلیۆن بڵێ بەرمیل هەناردە بک بۆ بەندەرەکانی جیهان دەویست نوێنە و نەوتەکەم کاتەوە لەگەڵ پڵەسیش هەمە بڵێ و ئەو پیکیش بە هەمان ئەو پیک پڵەس هەمان سیاسەتیانەیە دەیانەوێت بە زۆرێک لە زۆرەکان نەوتی سعودیا بەو ڕێژە زۆرە نەڕاتە دەرەوە کاریگاری نەکاتە سەر بە هەمان شێوە لە لایەکی تریشەوە و بەرێنانی کە لە حوزی دەریای ناوەڕاست ئێستا ئیسرائیل لە دوای ئەو جەنگەوە کە کۆمەڵشتی شاراوە هەیە لەو جەنگەدا کە زیاتر پەیوەنی بە وزەوە هەیە لە مەنتیقەکەدا کە دەهەیەوە بەرێنام بکەوە بەدیلی ئەو غازەی کە لە رووسیا هەیە و حیمەنەی هەیە بەسەر سیاسەتەکانی
بڵێ رووسیا بۆ مەنتیقەکە بۆی کە بە زۆرێک لە زۆرەکان لە هەر لە ناو ئەنجومەنی ئاسایش لە زۆر بڕیارەکان و نێودەوڵەتی کە پێشتر کاریگەری و ڤیتۆی هەبوو لە زۆر مەسەلاییدا دەیانەوێت وردە وردە دەست و پەیوەندی رووسیا بکەن. رووسیاش هەستی بەمە کردووە ئێستا کە جۆرێک لە زۆرەکان معامەرێکی گەورەتر هەیە لەوەی کە پێشتر کە یەکێتی سۆڤیەتیان ڕووخاون. ئێستا دەیانێت بە تەواوەتی ینی چونکە رووسیا وەک دەزانین کە لە دەرەوەی بانکی نێودەوڵەتیە لە دەرەوەی هەژمونی دۆلارە لە هەموو شتەکان خۆی پاراستەوە تا ڕادەیەکیش بڵێ رووسیا لەگەڵ ئەم قەیرانانی کە ڕوبڕی دەبێتەوە ئەم هێرشانە و ئەم جەنگی ساردەی کە بە بەردەوامی لە سەرەتی جۆرێک لە زۆران خۆی پاراستووە، بەڵام ئەوە دادی نادا بۆیە پێویستە زیاتر وەبەرهێنان بکە لە ڕووی تیجارەت و لەگەڵ وڵاتانی کەندا. باشە، ئەنی پرسی سووریا شتێکێکە لەو بابەتانە هەژمونی و جۆرێک لە جۆرەکان پێگا هەنگاوی سعودیە لە نێو سووریا دەزانین و رووسیاش و گرنگی سووریا بۆ رووسیاش عینەنشت بە هەمان شێوە دەشێت لە نێو ئەم گفتوگویانی کە ئەنجام دەدرێت سووریا چ لاین و چ لایەنێک بێت بۆ گفتوگوی نێوانم دو وڵاتە. بەڵێ وەک دەزانین لە 2011 بەهاری عەربی کە ڕوویدا لە مەنتیقەکە کە زۆر وڵات بەر ئەو گەردەلوور و ڕەشەوایە کەوتن کە کەوتن و سەرانی بڵێ ئەو ڕژێمانە لە ناوچوون، بەڵام یەکێک لە وڵاتانی کە مایەوە کە وەکو تەحەدیەک باز دەکرێت لە سیاسەتی نێودەوڵەتی کەوەیە کە سووریا بەڵێ سووریا بوو مایەوە بە پاڵەپشتی بڵێ هەم ئێران هەم رووسیا وەتوانین لەسەر پێیەکانی خۆی بوەستێتەوە. ئەمەش زۆرێکە لە متمانەی دروست کرد و تۆزی سیاسەتی رووسایی بەهێزتر پیشاندا لە نێوان وڵاتانی عەربی و بە ناچاریش کۆمکاری عەربی کە کۆبوونەوەکانی کرد لە ماوەکانی ڕابردوو سووریا بۆیە کە بزان گەڕایەنەوە کۆمکاری عەربی ئەمە زۆرێک لە سەرکەوتن لە مەنتیقەکە کە رووسیا بەدەستی هێناوە کە وڵاتێکی سووریا رووسیا لە سووریا بەدی دەکرێت بە شێوەیەکی زۆر بێگومان وە کاریگەری زۆر هەیە، بەڵام لە ڕۆژاوا نیگەرانن لە کوردانی ڕۆژاوە چونکە ئەوان ئێستا متعاتفن لەگەڵ ئەمریکا و ئەمریکا ئێستا زۆرێک لە زۆرەکان هاوکاری ڕۆژاوە دەکات بڵێ، بەڵام ئەو بەشە عەرەبی کە لە سووریا هەیە ترانزیتێکی باشیشە بۆ پەیوەندیەکانی لە بینی شەرق لەوسەط و بڵێ لەگەڵ رووسیا و هەم لە ڕووی تیجارەت و هەم لە ڕووی ئەو پیشاندانی شۆی کە رووسیا کردوێتی لە مەنتیقە. باشە، ئەگەر بابەتێکە بێ گفتوگوی لەسەر بکەن سعودی و رووسیا لە ئێستا بۆ سووریا ئەبێت چی بێت؟ چ گۆڕانکاریەک لە سووریا دروست بکرێت؟ خۆی سعودیا سیاسەتی سربەخۆی خۆی ئەوە یەک ناگرێتەوە لەگەڵ سووریا زۆرێک لە زۆرەکان، بەڵام ئێستا ڕێگای بژانە و ئاوریشم هەیە لە مەنتیقەکە باز دەکرێت کە ڕێگایەکە وەکو دەمارەخانەیەکە بڵاو بۆتەوە لە شەرق لەوسەد کە حتمەن کە ئەو ڕێگایەکە دێتەوە یەکێک ترانزیتێکیشی لە بینی بڵێ کەنداوی عەربی دەبێت دوای نەقڵەوێ بۆ سعودیە لەوێشەوە بۆ عێراق لەوێشەوە لە عێراقیشەوە بۆ تورکیاوە لایەکیشی دەڕاتەوە بەرەو رووسیا کە بە ناو سووریادا تێپەڕەبێ. ئەمەش زۆرێک لەوەی کە هەمانجی و بڵێ زەمینە ساز بکەن بۆی کە جارێکی تر وڵاتانی عەربی کۆدەنگێک دروست بکەن و هیچ نەبێت سوود لە یەکتر ببینن لەو مەنتیقەی لەو کوشت و کوشتاری کە هەبووە لە مەنتیقەکەەوە. بیریشمان نەچێ شاه سەلمان کە ئێستا لەسەر دەسەڵاتی سعودیەیە یعنی سیاسەتەکانی زۆر کرانەوەی پێوە دیارە و سیاسەتی ئەو ئێستا زۆر لەگەڵ مەلیک فەهد و لەگەڵ مەلیکەکانی کەوە زۆر جیاوازە ئەوە تا لەگەڵ شاه عەبدولعەزیزی بڵێ مەرجعیەتی گەورەیان کە پێشتر هەبووە زۆر جیاوازترە و ئەم کرانەوەی کە ئێستا سعودیە هەیەی کرانوێکی تەواو بازرگانیە و هەوڵەدا بازرگانی و سوود و قازانج لەکوێ هەبێ لەوێ بیکە. یعنی ئێستا زۆرێک لەگەڵ چاکبوونەوەی پەیوەندیەکانی ئێران و سعودیگەش پێش 7 ئۆکتۆبەری کە و جەنگە ڕوویدا یعنی تۆزێک نەرمیەک لە لایەن سعودیشەوە پەیدا بووە بۆی کە چونکە لە غیابی ئوردن و بڵێ مصر و هەندێک وڵات سووریاش گەڕایەوە یەکێک لە ڕەزامەندەکان سعودیە ئۆکەیدا کە سووریا بگەڕێتەوە ناو کۆمکاری عەربی. باشە کاک ڕەمزی، ئێستا ئەگەر بڕیارێکی نوێ هەنگاوێکی نوێ سعودیە بینێ لە بەرژەوەندی هەم خۆی وەکو هەژمونە سیاسی کە دەوێت و هەژمونە ئابووریە و ئەمنەی کە خۆی دەوێت لە وڵاتەکەیە لە ناوچەکەیە فراوانی بکات و زیادی بکە ئەشێت چۆن مامەڵەیەکی نوێ و هاوسەنگی لە نێوان رووسیا
و لە نێوان ئەمریکادا بکات. ڕوونتر بڵێم هەڵوێستی ئەمریکا چی دەبێت سەبارەت بەم نزیکبوونەوە بەم گفتوگویانی کە لە نێوان سعودیە و ئیمارات لەگەڵ سەرۆکی ڕووسیا ئەنجامەدرێ. بەڵێ بەنسبەت ئەمریکاوە شتێکی نوێ نییە چکە لە پێش ماوەکانی پێشەوە لەگەڵ زلهێجێکی شەرق لەوسەد کە ئێرانە سعودیە پەیوەندەکانی نوێ کردەوە. ئەمریکا زۆرە لە زۆرەکان پێی خۆشە ئارامی هەبێت چونکە ئەو ئامادەبوونی عسکەری کە لە مەنتیقەکە و لە شەرق لەوسەد هەیەی دەیهەیە بە ئارامی بمێنێتەوە لەم کاتەدا و چ ئێران چ سعودیات چ ئەمریکا و هەتا رووسیا لەوانەیە زۆرە لە زۆرەکان جیاوازتر لەوان حەزەکە شەرق لەوسەد تووشی شڵەژانێکی عسکەری و ئابووری ببێ، بەڵام ئەوەی ئەمریکا چ سعودیەیە دەیانهەوێ ئارامیەک لە مەنتیقەکە ڕووبداوە. ئەو سیاسەتانی کە ئێستا بڵێ مەلیکی سعودیە هەیەی سیاسەتێکی نەرم پێناسە دەکرێتەوە، سیاسەتێکە کە دەیەوێت وردە ئەو سیاسەتەی خۆی هەیەی درێژەی پێرێداوە. یەشتی خاڵی تریش بیرمان نەچێ ساڵانە نزیگەی 16 بۆ 18,000 حاجی لە رووسیاوە سەردانی سعودیە دەکەن بۆ ئەو مەنتیقانەوە. لە هەمان کادا ئەمریکایەکێکە لە وڵاتانی کە دەتوانێت سعودیە بپارێزێەوە لەو هەژمۆنی شیعە و سوننەکە لە ڕابردوودا هەبوو کە ئەمریکا ڕۆڵی هەیە بۆ هاوتەریبکردنی هەردوو لایەن بۆ ئەوەی کە هەژمونی خۆی بسەپێنێ و لە پاراستن لە بەرامبەر شیعەکانی مەنتیقەکە و هیلالی شیعی یەکێک لەوانە ئەمریکایە، بۆیە ناتوانێت دەستبەرداری بە خێرایی ئەمریکا بێ و لە هەمان کاتیشدا بۆ بەرێنان و لە ڕووی چەک و ئەسلحەوە دەتوانێت لەگەڵ رووسیادا بکات. وەک لە ڕابردوودا تا ڕادەیەک هەتا سعودیا نەرمی نوان بێت و سوودێکی باشی بە ئەمریکاگەیان وەک باز دەکرێت لە ناو شەقام بە زمانە سادەکە کە لەن بۆرێکی نەوت ڕاستەخۆ لکاندراوە باس ئەمریکاوە ئەمە دەی پارێزێ، ینی ئەمە جۆرێک لە ڕاستی تێدایە بەڕاستی. بەڵام لە هەمان کاتیشدا ئێستا لە ڕووی چەکیشۆ لەگەڵ رووسیا ئێستا S400 کە بەتەمایە لەم ماوەدا بۆ بەرێنانێکی زۆر و دژە ئاسمانی خۆی بە قوت کا لە مەنتیقەکە. باشە ئێستا کاک ڕەبزی ینی ئەوەی کە هەیە ئەمریکا لە سەردەمی کابینەکەی ترامپیش چەند جارێک باسی لەوە کرد کە ئەوەندەیانێ لە داهاتوودا هەم دراوی ئەمریکی واتە دۆلار و هەم ئەمریکا بکەنەوە بە حاکمی جیهان، بکەنەوە بە نمبەروەری کە خۆی ئەو ژمارە یەکەی کە خۆیان باسییان لێەوە دەکرد لە جیهانە، لە سیاسەتی جیهان، لە ئابووری جیهانە. ئێستا ئەمریکا لەسەر تاسەری جیهاندا سەرباری ڕکابەرەکانیشی کە چین و ڕووسیان هێشتا بە حاکمی جیهان ماوەتەوە. بەڵێ وەک دەزانین ئەگە پێناسەیەکی جەمسەری جیهان بکەین ئەمریکایەکێکە لە وڵاتانی کە دەتوانێت جەمسەرێکی تەواو بێ لە ڕووی عسکەری، لە ڕووی ئابووری، لە ڕووی سەربازی، لە هەموو ڕۆکانەوە و لە ڕووی سیاسەتی نێودوڵەتیەوە لە شەرق لەوسەد ئامادەبوونی هەیە، لە ئەفریقا هەیەی، لە زۆربەی شوێنەکان وەکو جەمسەر هەیەی. بەڵام ئێستا پاشەکشەیەک هەیە لە شەرق لەوسەد بۆی ئەم جەنگانەیان ئەو سیاسەتانی کە ئەمریکا کە سیاسەتی دەستە پێش و لە هەندێک مووقیفی دادەکشێتەوە لەبەرەوەی ئەو جیۆپۆلیتیکەی ئەمریکا جیۆسیاسی هەیەی تۆزێ بێباکە لە ئەوەی کە چونکە کاریگەری هەر شەڕێک هەر شتێک وەکو رووسیانی وەکو سینی وەکو وڵاتانی کە نییەن کاریگەری کاتە ناوخۆی ئەمریکا بە زۆرێک لە زۆرەکان ئەو تەنیا بە دوای وزەدا دەگەڕێ سیاسەتەکانی ئەمریکا. بۆیە جۆرێک لە زۆرەکان ئەمریکا بەردەوامە هەوڵدەدا ئەو هەیمەنی خۆی بمێنێتەوە. بەڵام ئێستا خەڵکی کە هەیە وڵاتانی تر هەیە جۆرێک لە ئێستا رووسیا بگورە سین ئەوەندەی نەماوە بێت بە جەمسەرێکی تەواوە لە ڕووی اقتصادیەوە چۆنەڵی بە زلهێزێکی و وەحشێکی گەورەیە لە مەنتیقەکە لە هەموو جیهانیش ئێستا شانبەشانی ئەمریکا دەتوانێت پێداویستی وڵاتانی مەنتیقەکە و جیهانیش دابین بکە. تا ئەوروپا ئێستا بەشێکی زۆری کە ئێستا بازاری ناوخۆی لە ڕووی جلوبەرگ و لە ڕووی تەکنۆلۆژیاوە تەواو پڕ کردوێتەوە هەچەند کۆت و بەند و کۆمەڵەشە دادەندرێ، بەڵام شتەکە وا فراوان بۆ خوازوا زۆر بووە هیچ وڵاتێک ناتوانێت خۆی لە هاوردەی سینی بپارێزێ. لەبەرەوەی بەرژۆندی وڵاتەکان ئێستا زۆرێک لە زۆرەکان بۆ گوتمان عالەمی ئێستا گۆڕاوە، جیهانی ئێستا گۆڕاوە، بۆیە کاریگەری هەیە لەسەر سیاسەتی ناوخۆی هەر وڵاتێک کە لە مەنتیقەکەدا هەیە. کاک ڕەمزی دیارە لە 2022دا جۆ بایدن سەردانێکی بۆ سعودیا ئەنجامدا
دوا بەدوای سەردانەکەی بایدن ڕاستەوخۆ پوتن سەردانی سعودی کردەوە یعنی چاوەڕێ دەکرێت دائیما ئەم جۆرە تەناقوزە ئەم جیاوازی یاخود ئەم سەردانە چاوەڕوان نەکراوانە ڕوودەدات لە نێوان ڕکابەرەکاندا بۆ ناوچەیەک یعنی چاوەڕێ دەکرێت لە دوای ئەم سەردانی پوتن بۆ سعودیە ئەمریکایش هەژمون و دەسەڵاتی خۆی دووبارە هەرچەنە هەیە بەڵام لە دوای سەردانەکەی پوتن ئەمریکا و بایدنیش سەردانێک بۆ سعودی ئەنجام بدەن. بەڵێ وەک دەزانین ئێستا لە منتیقەکەدا لە شەرق لەوسەد هەر کاتێک ئەمریکا هاتوتە منتیقەکەەوە لە بەدوایدا رووسیا هاتووە یا رووسیا هاتووە ئەمریکا ئامادەی خۆی بە پێچەوانەوە سەپاندووە ئەمە زۆرێکە لە ململانەیەکە لە شەرق لەوسەد هەیەە لە یەکەم شتیان بۆ بەدەستێنانی وزەیە لە منتیقەکە چونکە وەک دەزانین رووسیا وڵاتێکی بۆ بەرێنانی نەوت و غازێکی بێشمارە لە جیهاندا کە سەتا مەزندە دەکرێت بۆ بۆ چلی جیهان لە رووسیا هەبێ بۆیە چ کاتێک کە ئەمریکا دێتە وە بەرێنان دەکا ینی ئەو غازی کە پێشتر پێش جەنگی ئۆکراینە لەگەڵ رووسیا زۆر چۆن بڵێ منەتێکی بە شەرق لەوسەد نەبوو بە وڵاتانی کەنداوی عەرەبی نەبوو لە بەرەوەی ئەو وەبەرێنانەی کە لە ناو ئەوروپا دەیکردو ئەو بازاڕی ساختکردنەوەی هەبوو لە ئەوروپا خواستێکی زۆری لەسەر بوو کەمتر لە شەرق لەوسەد و ئەنا پێویستی بەوە بوو کە جارشکە بگەڕێتەوە منتیقا بەڵام ئێستا لەگەڵ داخرانی ئەو درگایانی کە ڕۆژ بە ڕۆژ قەتیز دەکرێت لەسەر رووسیا ناچارە بگەڕێتەوە شەرق لەوسەد بۆی کە هیچ نەبێ بازاڕی چەکی خۆی بکاتەوە لە هەمان کاتە بازاڕی بڵێ وەبەرێنانی وزە و ئەوانە فشار لە وڵاتانی شەرق لەوسەد کە بۆی وزەکانیان کەم بکەنەوە و جارێکی تر ئەوروپا ڕوو لە رووسیا بکاتەوە بۆیە ئەمە بڵێ بە هەردوو هاوکێشەکە ڕاستە ینی هاوکێشەیەکی کەمێکی ئالۆزیشە لە بەرۆی کە دیسان رووسیا بۆی هەیمەنی خۆی بسەسمێنێتەوە یاریەک دەکات لەگەڵ ڕۆژگار و لەگەڵ کارتەکان کێسا و کارتەی بەدەست رووسیاوە هەیە کاتێکی بەهێزە و ئەو فشارانەی لەسەر کەم بۆتەوە لە ئێسادەی هەوێ خۆی بخاتە ئەو دەرزەوە کە ئەمریکا دروستی کردووە لە منتیقەکەدا و ئەو زیانانەی کە لە جەنگی غەزە و بڵێ ئیسرائیل بەر سیاسەتەکانی ئەمریکا کەوتووە ئەم دەیهەوێت ئەو بێتە منتیقەکە و ئەو خۆی قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە و هەژمونی خۆی زیاد بکە. بەڵێ بەڕێز ڕەمزی سعید شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە هەولێر و میوانی ئێمە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک ڕەمزی. خۆشەویستان سپاس بۆ ئەوەی کە تای سەبینێر مابوون.